پێشەنگەی نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بە دروشمی جیهان بە کوردی دەدوێت بەڕێوە دەچێت. هاوکارمان گوڵباغ بەهرامی دیدارێکی تایبەتی لەگەڵ سیاسەتمەدار مەلا بەختیار ئەنجام داوە. بینەری دەبین. ئەم کاتتان باش لە سەدوی کراوەی کوردستان 24 لە حەفدەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر لەگەڵتانم. زۆر بابەتی گرنگ هەیە لە پەراوێزیەم فەستیڤالەدا کە باسی لێوە دەکرێت ئەم پێشانگایەدا بە تایبەتی ئەویش بۆچوونی سیاسەتمەدارانی دیاری کوردستانە سەبارەت بەو کێشە و پێشهاتانەی کێسا لە ناوچەکە لە عێراق و کوردستان هەیە. لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز مەلا بەختیار سیاسەتمەدار کە لە خۆشحاڵیەوە لەگەڵمانە. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ کوردستان 24 بەخێر بێی. با بەگشتی بۆچوونە سەبارەت بە پێشانگاکە بزانم لەژێر ناونیشانی جیهان بە کوردی دەدوێ ئەوەی کە تۆ بینیت پێناسەیەک بوو بۆ دروشمەی کەم ساڵ فەستیڤالەکە هەیەی؟ وڵا بنەوەی سەعاتێک هاتووم ئەوەی ئەی بینم باشە جۆش و خڕۆشی تایە. هەندێک لە ئەو شوێنانەی کە کتێبی کوردی ئەو کتێبخانانەی کتێبی کوردی ئەفرۆشتن جارێ نەمدیوە بەڕاستی بزانم چی تایە، بەڵام ئەوانەی کە بینیم کۆن و نوێی تیا بوو کۆنی نوێی تیا بوو. من بەش بە حاڵی خۆم کردنەوەی ئەم پێشنگایانە بە زەروری ێزانم، زۆر بە زەروری ێزانم، بۆیە هەموو ساڵێک دێم و ئازادیش ئەم ئازادیم پێخۆشە. من هیچ نیگەران نیم کتێبێک بە دڵم بێ یا بە دڵم نەبێ، گرنگ هەموو کتێبێک گرنگە هەبێ. مێژووی شارستانیەت و مێژووی کولتور لە مێژووە بە ناکۆکیەکانەوە دەوڵەمەند بووە، نەک بە هەژمونی ئاراستەیەک و یا فەلسەفەیەک لە فەلسەفەکانی ژیان. لێ گەڕێ بە ئازاد بن هەمومان، با تێر بخوا کورد لە هەموو ئەو ئەندێشانەی هەیەی، هەموو بیر و بۆچوونانی هەیەی. لەبەرەوە من ئەی بینم کتێبی زۆر ناکۆک لەگەڵ یەکەیە با هەبێت. باش ئەو کتێبە ناکۆکانە ئەو ناکۆکیانە جوڵەی فکری دروست دەکەن. تا چەند دەتوانراوە کۆنتترۆڵی ئەم کاریگەریانە لەسەر جوڵەی فکری تاک بکرێت؟ گوێ بگرە خانم، لە فەلسەفەی دیالکتیکە کە هیگڵ پێشەنگێتی فەیلسوفێتی ئەڵێ ناکۆکی کاکڵەی پێشکەوتنە، کاکڵەی پێشکەوتنە. بەبێ ناکۆکی منافەسە دروست نابێ، ململانێ دروست نابێ، تەرحی جۆرا و جۆر پێشکەش ناکرێت. لەبەرەوە ئەو ناکۆکیە لە چوارچێوێکی مەدەنی دیموکراسیە بێ تجاوز نەکرێ بۆ سەر یەکتر شکاندن و زڕاندنی تیانە بێ، با بەردەوام بێ ناکۆ هەر بەردەوامە بێ قبولی بکەی یا نیکەی، ڕێ لێ بگری یا ڕێ لێ نەگری، ناکۆکی بەردەوامە لە مێژووە. ئەوە تێ هەین ناکۆکین لەگەڵ سروش تا سروش لەگەڵ ئێمە خۆمان لە بین خۆمانە بەشەرێت حیوان لەگەڵ حیوانە ناکۆکە. زۆر باشە. بە وینە سەر بابەتی هەرێمی کوردستان ئەبینین کە کۆمەڵێک هاوکێشەی سیاسی ڕوویان داوە، گۆڕانکاری زۆر خێرا لە ناوچەکە هاتوونەتە ئاراوە. هەرێمی کوردستان لە نێو ڕۆژهەڵاتێکی پڕ ئاڵۆزی و پڕکێشەدا. دۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن دەبینی بەو ڕووداوانەی کە ڕوویان داوە لە سووریا، لە عێراق بەگشتی لە ناوچەکە؟ من هەم دڵم خۆشە هەم مەترسیم هەیە. مەترسیەکە چی؟ مەترسیەکەم ئەوەیە کە هێشتا ئەم گۆڕانکاریانی کە بڕیاری لێدراوەیە دیزایانی بۆ کێشراوە هێشتا نازانرێ ڕەهەندەکانی بەرەوچوە ئەڕوا، هێشتا نازانرێ ئەو هێزە پێشکەوتن خواز و دیموکراتانە فعلەن هەن و ئەم تەواوی توانای خۆیان خستۆتە کار بەرەو بە دیموکراتی جێکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم هێزانە کی ئاراستیان دەکا؟ ئەمریکا پێشەنگێتی ئیسا، ئەمریکا پێشەنگێتی. باشە من ئەپرسم گۆڕانکاری ئەگەر نەبەسترێتەوە بە دیموکراسی هەمان سیناریۆکانی جەنگی سارد و پێش جەنگی سارد و دوای جەنگی سارد دووبارە بێتەوە، کەواتە ئەو گۆڕانکاریان ناتوانێت کێشە بنچینەکانی گەلان و کۆمەڵەکان و چینەکان و مرۆڤەکان چارەسەر. ئەو مۆدێلە دموکراسی لە عێراق توانی سەرکەوتو بێک ئەمریکا و هاوپەیمانیانویست؟ من پێم وایە دیموکراسی و توش مەجارێکی تر لە عێراقا ئێمە لە سەرەتای پرۆسەی دیموکراسیین و لە قۆناغی گواستنەوەین. عرب بەڵێ مەرحەلە ئینتیقالیە. ئەم قۆناغی گواستنەوەیە لە کاتی زاڵبوونی مەزهەب یادین لە دەسەڵاتە زۆرە خایەنێ، زۆرە خایەنێ، چونکە تەرحەکان جیاوازن لەگەڵێک. من لەگەڵ نەفیکردنی ئەوە نیم دینیەکان مەزهەبیەکان بەشدار بن لە دەسەڵاتەوە، من لەگەڵ هاوسەنگی دین و مەسەلە دنیایەکانم، لەگەڵ هاوسەنگیم ئەسڵەن. بەڵام ئەگەر تەسەور بکرێ هەر لەبەرەوەی دەستورەکە ناونراوە، نیوەی ناونراوە دیموکراسی، هەر لەبەرەوەی کە سیستەمەکە ناونراوە فیدراڵی، تەسەور بکەن
لە خەم ڕەخساوە یا زوو لە خەم ئەڕەخسێ و بەرەو دیموکراتیزەکردن ڕ ئەو تەسەورە لابین باشە کاتی زۆرتریەوێ زۆر زیاتریەوێ باش ئێستا زۆربەی سیاسیەکان لەسەرەوە بۆچوونە کۆکن کە هاوسەنگی و شەراکەت لە عراقدا نەماوە ئەمە دۆخی عراق خاتە مەترسیەوە پێت وایە ئەم بۆچوونە ڕاستە؟ پێما بە جۆرەك لە شەراکەت هەر ماوە جارێ ناتوانم بڵم بە تەواوەتی نەرنێ بەڵام شەراکەتی سەرەتای پێکانینی دەوڵەتی عێراق کە سێگۆشەی کورد و سنە و شیعیتیا بووە تورکمان و مەسیحی و ئانەشی تیا بوو بەڕاستی ئەمە کەم و کوڕی زۆر تێکەوت و وردە وردە سنە بۆ فترەیەک لە فترەکان پەراوێز خراوە لێدرا کورد تووشی کێشەی گەورە هات لە ناوچە کێشە لەسەرەکان زۆر کێشەی گەورەمان توش بوو لە ڕای ڕفرانەوە هەموو دەرگاکانی گفتوگۆ داخرا لەگەڵ ئێمە دەستور وەلانرا لەگەڵ ئێمە تەنها بە لۆژیکی هێزی عسکەری کە ئەوە لۆژیکی سەردەمی پاشایەتی و سەردەمی عەبدولکەریم قاسم و سەردەمی عەبدولسەلام و بەعسیەکان بوو بەو لۆژیکە تەعاملمان لەگەڵ کرا لە کاتێکدا ئەکرا بە بەهێزی چەکداریش ئەو کێشەیە چارەسەرکرد ئێستاش بە هەمان لۆژیک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت زەعیفتر بووە پاشەکشەی کردووە لۆژیکی لێدان و کوشتن و پەراوێز خستن زەعیف بووە عێراق خۆشی کێشەی کەم نییە ناتوانێت بە هەمان پێوەرەکانی عسکەری جاران خۆی بسەپێنێ بەڵام هەتا ئەم وڵاتە لە قۆناغی گواستنەوەی دیموکراسی بەلەو دیموکراتیزەکردنی سیستەمەکە بە تەواوەتی و بەرەو دروستکردنی ڕای گشتێکی دیموکراسی نەڕوا ئێمە هەمیشە ئەبێ نیگەران بین هەمیشە بێ بترسین وەکو کورد و وەکو پێکاتەکانی تریش ئەم گۆڕانکاریە لە عێراق ڕوودەدا پێت وایە؟ وتم ئەو گۆڕانکاریانەی کە ناوێ ناوە دیزایانی نوێی سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا ستراتیجێکی دیموکراسی بەدواوەیە ئەمە یان بەدوایەوە نییە جارێ پرۆژەکە نەنووسراوە تەنها ڕەشەکە ئەکرێ ئەبێ پرۆژەکە ئەبێ فەلسەفە سیاسیەکەی بخوێنینەوە ببینین ئەنجا ئەتوانین دڵنیابین ئەمە ئەچێتە سەر ڕێڕەوێکی مێژووی یا ناچێت زۆر باش ڕێڕەوێکی مێژووی نییە مەبەستمە باشە نوێترین پێشات لە عێراقەوەیەکە کۆمسیۆن ڕایگەیاندووە 11 ئەمساڵ هەڵبژاردن لە عێراق بەڕێوەچێت بۆ پەرلەمان لە کاتێکدا بەشێک لەلایەنە دیارەکانیشی ئەوەکو سەدر بایکۆتیان کردووە پێت وایە ئەمە بربەست لە بەردەم بایکۆتی کردووە سەدر بایکۆتی هەڵبژاردننی کردو مقتەدا سەدر مقتەدا بڵێ باشە ئەمە کاریگەری دەکاتە سەر بەڕێوەچوونی پرۆسەکە وەڵایی یەکەم تا ئێستا پرۆسەکە بە سروشتی ئەڕوا بە تەندروست ئەڕوا و دوێنەوە پێرش زۆر جەختیان کردەوە کە هەڵبژاردن لە کاتی خۆیە کرێ بە تایبەتی جەنابی مالیکی زۆر پێیداگرت لەسەر کردنی هەڵبژاردن سەماحەتی مقتەدا دڵمان خۆش بوو ماوەیەک لەمە بەروتی یەمەوە ناو پرۆسەکە زۆر دڵمان خۆش بووە ڕوتەکەی ڕاستپارت کە خۆیان ئامادەکەن بۆ هەڵبژاردن لە پڕ کشایەوە من کشانەوەکە لەلایەکەوە بەزەرەری ئەبینم بۆ پرۆسی دیموکراسی لە عێراق ئەگە سەدرەکان بکشێنەوە لەلایەکەوە زەرەری ئەبینم خۆزگا بەردەوام بواە لەلایەکی ترچ زۆر ترسیشم هەیە یعنی بێسەبەب نییە ئەم بڕیارە سەبەبە نیێنەکانی کشانەوە چییە تەنها فەساد نییە بەڕێی من ئەو بەستیەوە بە فەساد تەنها فەساد نییە بەڕێی من یعنی نازانم هەڕەشەی پشتی پەردە هەیە مەترسی و نیگەرانی شەڕی ناوخۆ هەیە ناتوانم بەڕاستی زانیاریکی زۆرم نییە لەسەر هۆیە نیهێنەکانی بڕیارە نیهێنیەکان پشتی پەردەوە ناتوانم بەڵام کشانەوەکە لەلایەکەوە زەرەریدا لەلایەکەوە مەترسیشی دروست کردووە باشە لە هەمان کاتدا کەم گۆڕانکاریانە لە عێراق خەریکن ڕوو دەدەن لە هەرێمی کوردستانیش پرسی پێکەنانی کابینەی دەیەم هەیە یەک ڕێزی لایەنەکان زۆر جار باسی لێوە دەکرێت پێت وایە ئەم کابینێ بە زووترین کات پێک دەهێنرێت و چی چاوەڕێ دەکرێت لەوەی کە ئیتر لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکەم ماوەیەکی زۆر دوایان خست بەڵێ یەکێتی و پارتی لە گفتوگۆنی ئێستا دوایان خست یعنی ئەبایە دوو مانگ لەمەوە بەر ئەم کابینەیە پێک بەهاتایە بەداخەوە هەڵمەتی هەڵبژاردن تەندروست نەبوو ئاڵۆزیەکی دروست کرد و کاریگەری نەگەتیفی هەبوو لەسەر بڕیاری سیاسی لەسەر بڕیاری پێکەنانی حکوومەت باشە ئیسا ئەو توندوتیژیە نەماوە و لۆژیک زاڵە بۆ گفتوگۆ لۆژیک زاڵە بۆ دیدار لۆژیک زاڵە بۆ
لجنەی تایبەتی کە چۆن حکوومەت تەشکیل بکەن چۆن دەیکەن بە حسابی وتەبێژەکان زۆری تەواو بۆ کەمی ماوە بەس من نیگەرانم لەوەی ینی چەند جارێک ئەم قسەیەکەن و ناوی خۆی لێ نایەدەن نیگەرانم با ئەم دوو هەفتەیە بوەستین زانین چۆنە من پێم وایە ئەم دوو سێ هەفتەیە ئەگەر ڕێک نەکەون معناوەتێ گرێچۆرەکان جارێ چارەسەر نەکراوە ترس دروستەکە هەندێک بۆچوونی سیاسی لەنەو کوردستانە دەڵێن ئەگەر حکوومەت تەنها لەلایەن پارتی و یەکێتیەوە پێک بهێنرێت باشترە بۆ ئەوەی کە ئیترم حکوومەتە ڕاستەڕێ بێت ئایا بەشداری فرەلایەن یعنی حکوومەتێکی فرەلایەن لە هەرێمی کوردستان گرنگە یا تەنیا و دوو حزب توانن ئەم حکوومەتە ڕاستەڕێ بکەن ئەساسەکە یەکێتی و پارتیە بە پێ ئەنجامی هەڵبژاردن بەڵام دەرگا لە ڕووی هیچ لایەکدا نەخرێ باشە بەعکسەوە ڕاستگویانە بچنە پێشەوە لەگەڵ هەموو لایەک باشە هەلایەک و بە پێی سەنگی خۆی هەلایەک بە پێی سەنگی خۆی یعنی ئێستا کاتی خۆی گۆڕان 25 کورسی هێنا جنابی کاگلێ چیروان وتی 25 کورسی هێناوە چۆن فەرامۆشەکرێ لە کاتێکدا ئەو کاتە هاوپەیمانی ستراتیژیان لەگەڵ یەکێتی هەبوو پارتی دەی باش ئێستا نەوەی نوێ 15 کورسی هێناوە چۆن فەرامۆشەکرێ لە کاتێکدا نە یەکێتی دەنگی جارانی هێناوە نە پارتی ژەنگی جارانی هێناوە زۆر باشە باسی بزوتنەوەی گۆڕانت کرد بە دەرفەتە زانم لێت بپرسم دۆخی ئێستای گۆڕان چۆن دەبینی باشی نابینم کێشیان زۆرە کێشەی قانونیان زۆرە کێشەی سیاسیان زۆرە کێشەی ڕێکخراوەیان زۆرە کێشەی دەرونیان زۆرە ینی دیسانەوە میراتی سیاسی بنەماڵەوە یا میراتی نازان ئەمانە ئەمە دیسان کەوتۆتە ناوی ئەوانیشەوە ینی زۆر بناتەبیعیشی نازانم ها ینی من دەمێکە ئەزانم گۆڕان لە هەناوی خۆیان کێشەکان کۆ ئەکاتەوە و دەمێک شێزانم لە هەناویان یەتە دەرەوە کێشەکان چی وای کرد بەم دۆخە بگا جابوونەوەکەیان تەبیعی نەبوو لە ئەوڵەوە تەبیعی نەبوو ینی بەشی زۆری ڕخنەکانیان قابلی مناقەشە بوو هەندێکیشی ڕاست بوو من ناتوانم لاریم لەوە هەبێ بەڵام تەوقیتی جیابوونەوەکەیان بوو بەمایە ئەوەی باجەکەی بن ئەو جگە لەوەی کولتوری سیاسی بەشێکی گۆڕان ئەو کاتە یانیین بوو کولتوری زڕاندنی ناوی بەرامبەرەکان و پەلاماردانی بێئڕادەی بەرامبەرەکان بوو یعنی گەیاندیانە ڕۆخی ئەوەی خەریک و شەڕ ببێ بەڕاستی ئەو کاتە ینی لە چارچێوەی قۆناغەکە و ڕووداوەکان و ململانەکان چوو بۆ دەرەوە با بڵێن سیاسەتی گۆڕان بۆ دژایەتیکردنی لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی باشە ئەوەی کە ئێستا باسمان کرد لەو یەکگرتوویەی لە نێو هەرێمی کوردستاندا هەیە بەڵام زۆر هەستیارە قۆناغەکە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عراق هەم بۆ گوشارانەی کە لەلایەن ئەمریکاوە لەسەر عراقەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەرێمی کوردستان چیە پێت وایە پرۆسەکە تەبیعیە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر چی لەسەر هەرێمی کوردستان لەسەر سیاست لە هەرێمی کوردستان جارێ بعد لەسەر ئەوەی گۆڕان قسەیەکم هەبوو زوو پرسیارەکەت کرد عەرەب قسەیەکی جوانی هەیە پەندە ئەڵە الشيء اللي يطلع من حده ينقلب ضده ئەڵە ئەو شتەی لە حدودی خۆی بچێتە دەرەوە لە خۆی هەڵاگەڕێتەوە گۆڕانیش وەکو وتم ئەو کولتورە سیاسیەی زیاد لە پۆپۆلیزم زیاد لە پەلاماردان دەستی پێکرد فەرمو بزانە لە ناو خۆیانە چۆن ڕەنگێکی نەگەتیفی داوەتەوە ئەو دۆخەی لە عێراقا هەیەەوە ئەو فشاری لەسەر عێراقا هەیە تا ئێستا جەنابی سوودانی ئەوەی لە دەسەڵاتیە هەیە ئەوەی ئەتوانێت ئیدارەی وەزعەکە بکە هەوڵی داوە عێراق لە خۆڵبوون و لە تەقینەوەی کێشەکان بپارێزێ بەڵام هێشتا دەستەبەر نییە هێشتا ناتوانم بەڵام عێراق دەربازی بووە لە دۆخەکە هەرگیز من ئەمە بۆ مێژوو ئەم قسێ بکەم ئەم دۆخەی ئێستا دروست بوو لە دوای غەزە اینجا جنوبی لوبنان اینجا ڕوخانی بەشار اینجا ئەوەی ئێستا لە یەمەن دروست بووە و ئەو فشاری لەسەر عێراقەیە و ئەو ساکانەی کۆماری ئیسلامی ئێران ساکاوە بە ڕووداوانی کە هەیە ئەمە هەتا گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی حکومڕانیەکان بە تایبەتی لە ڕووی ئابووری و لە ڕووی ئاسایشی منتەقە و جیهان ڕوو نەدا و ئەم هێزانەی کە لە 25 ساڵی رابردوو
ئەو هەموو کێشانیان لە دنیا و لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دروستە کرد بە ناوی دین بە ناوی مەزهب بە ناوی دژایەتی ئەبەل قودرەت ئیمپریالیزم نازام هەموو ئەمانە هاتن پێشەوە ئەمە ئیتر ئەبێ کۆتایی بێت گوێ بگرە من ئەمەوە ئیجازەت لێ بخوازم شتێکی پاڵپشتێک بۆ قسەکانم بدۆزمەوە عەرەب لە 48ەوە تا 73 لە شەڕ بوو لەگەڵ ئیسرائیل لە 73 دوا شەڕیان کرد بە شەڕی خەتی بارلیف بەناوبانگە شەڕی تشرین مەسر سەرکەوتنیەکی ستراتیژی بەدێرسێنا لە دوای هێڵی بەرگری ماجینۆ لە بینی فەرەنسا و ئەڵمانیا لە جەنگی دووەمی جیهان هیچ هێڵێکی بەرگری بەقەت هێڵی بەرگری بارلیف بەقوت نەبووە هەرچی تەکنیکی ئیسرائیل و ئەمریکا بوو لەو هێڵە بەرگریە کۆکرایەوە و ئەفسانەی سایکلۆجی و جەنگی ئیسرائیلەوە بوو کە ئەم هێڵە لە گرتن نایەت گیرە مەسر گرتی سەربازی مەسری گرتی بەڵام ئیسرائیل نەڕوخا ئیسرائیل هەڵسا بە قەمەری سناعی کەلێنێکی دۆزیەوە بە ناوی کەلێنی دیڤرسوار لەوێوە چووە پشتی جێشی مەسری خەتەر لەسەر سوپای مەسر پیا بوو خەریک بوو سەرکەوتنەکان بە شکستێکی ستراتیژیکەوە بێ لەبەرەوە زوو سادات شەڕەکەی ڕاگرت حافظ ئەسەدیش ناچار بوو شەڕەکەی ڕاگرت لە دوای ئەوە مەسر کولتوری شەڕی لە فەرهەنگی خۆی دەرهێنا 1970 چوونە ئیسرائیل کۆتاییان پێ هەموو شتێکێنە تا ئێستا 48 ساڵی ڕەبقا مصر بە هیچ شێوێک ئامادەنی جارێکتر فیشکێ بتەقێنێتەوە ئەمە تەمین بوو بۆ مەسرەکان بۆ ئیسرائیلەکان تەمین بوو ئەمە ئەبێ دووبارە بێتەوە بە شێوە و شێوازی تر بە ناوڕۆکی تر بزانە 40 ساڵە ئێمە ئەبیسین ئیسرائیل ڕەفتەنیە کۆتایی هاتووە 40 ساڵە ئەبیسین سەرکەوتی گەورەی ئیسلامیەکان و سەرکەوتنی حزب الله و سەرکەوتنی حەماس و سەرکەوتنی ئەمە بەڕێگەوەیە تو بەزە لەم 40 ساڵە ئیسرائیل لە بەنیهێنی کاری خۆیەکە تەکنەلۆژیای نوێی حازر کردووە استخباراتی نوێی حازر کردووە معلوماتی نوێی حازر کردووە خۆی هەڵگرتو بوو عەرەب یا حزب الله یا لایەک لە لایەنەکان کەتێک بکە کەتی حوتی ئۆکتۆبەر کرا کە کەوتی ئۆکتۆبەر کرا ئەو کاتە ئیسرائیل ئەوەی حازری کردبوو لە 40 ساڵی ڕابردوو لە مەیدان دایگرت بە استخباراتیەوە بە معلوماتی استخباراتیەوە بزانە زیاد لە 40 تا 45 سەرکردەی گەورەی کوشت بەداخەوە من هیچ دڵخۆش نیم بەوە بخێنڕشتنا بەڵام دەرکەوت کە ئیسرائیل قودرەتێکە نشکا و ئەمریکا شەڕی مان و نەمانی بۆەکە دەی باشە 40 ساڵی تر ئەتوانین بۆستین بزانین قودرەتێکی لەم قودرەتە زیاتر توانایەکی لەم توانایی ئیسرائیل زیاتر ئەتوانێ ئامادە بێ بۆ ئەوی ئەوە ئیسرائیل لە ناوبەرەوە تەواو فەرهەنگی لە ناوبردننی ئیسرائیل لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی علم و معرفەتشەوە تەواو بووە ئەبێ کولتوری شەڕ کۆتایی پێبێنن عەرەب و ئیسلامیەکان زۆر باشە باسی کە دۆخی عێراقمان کرا ماژەت بە سوودانی کرد بە سیاسەتەکەی کە سەرکەوتوو نەبووە تا ئێستا نایەوێ بیکە یا ناهێڵن بیکە لایەن چی؟ نایەڵن بیکە یا خۆی نایەوێ بیکات ئەو سیاسەتەی کە ئەبێت لە عێراق پیادەی بکە بۆ عێراق دوو دەوڵەت هەیە دەوڵەتی ڕسمی هەیە و دەوڵەتی قوڵ هەیە دەوڵەتە قوڵەکە کامەیە دەوڵەتی قوڵ حەشدی شعبی و فەسائل و هەندێک هێزی سیاسی لا بەلاوە ئەمانەمە دەوڵەتی قوڵن باشە چەند پرسیار دەکەم ینی ئێستا تۆ ناتوانانی بڵێ یەک لەشکر لە عێراقەیە یەک هێز دەسەڵاتی هەیە لە عێراقا یەک سەرکردن لە عێراقا دەسەڵاتی هەیە ڕئیس وزەرە ناتوانێت بە ئەرزی حکووم بکات تا نەچێتە ئیتاری تەنسیقی دانیشێ لەو لاشەوە لە ژێرەوە بێ لەگەڵ حەشدەکان قسە بکرا نەخێر لەگەڵ ئێرانەگە بە قسە بکرێ نەخێرە بێ مەراعاتی تورکیا بکرێ باشە بۆ ناهێڵن پرۆژێ بە پارێزگابوونی هەڵەبجە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ بۆ مادەی 140 جێبەجێ ناکەن بۆچی هێزی پێشمەرگە تەسلیح ناکەن بۆچی بڕیارەکان و ڕێسا و یاساکانی فدراڵی بە تەواوەتی لە عێراق جێبەجێ ناکەن بۆچی مادەی 140 پێشێلەکەن بۆچی بودجە نادەن
بۆچی سوپایان نات فڕقەی دوو هات بۆ کەرک و کاتی خۆی بۆ هات بۆ خانەقین ئەمە بۆ چییە پرسیاری نیگەران کونەندەیە وەکو فارسەڵێ هەڵەبجەش هەر لە زمانی ئەوەیە. باش با لە کۆتایشتا پرسیارێکت لێ بکەم سەبارەت بە دۆخی ئێستا یەکێتی و ئایا پەیوەندیت بە سەرکردایەتی سیاسی یەکێتیەوە ماوە و هیچ پێشنیازێکی نوێت بۆ نەهاتەوە بە بەشداریکردن لە پرۆسی سیاسی لەگەڵ هەموو ئەوانەی کە مێژوو یەکێتیمان دروست کردووە و لەگەڵ هەموو ئەوانەی شانازەکانی یەکێتی ئێستا لە ناو جیلی ئێستانەوەی ئێستا ئەو شانازیانەیە یەکێتی بە تۆکمەی بەهێز و کاریگەری شێتەوە من شانازی بۆ مێژووەکەم و شانازی بە هاوڕێکانمەکەم و سرم لە ئاسی کێلی هەموو شەیدەکانی یەکێتی و شەیدانی کوردستان داوێنم بەڵام من نە لە چوارەمین کۆنگرە نە لە پێنجمین کۆنگرە مەسئول نیم لە هیچ بڕیارەکان مەسئول نیم و لە زۆربەی بڕیارەکانیشیان ناڕازی بوو. پێشنیازی نوێت بۆ هاتەوە بەشداریکردن لە پرۆسی سیاسی. وتم من جاری من ئاوا ئەڵێم باگەوازم هەیە پەیامم هەیە وەرن یەکێتیەکان ئێمە یەکێتی لە کێشە و بێشەی بوونیەوی ڕزگارکەین کێشە و بێشەی ستراکچەرەیە ببین بە فرە منبەر هەمومان ئەیکەین هەر کەس و منبەری خۆی هەر لایەک و منبەری خۆی. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز مەلا بەختیار سیاسەتمەدار کە لەگەڵ کوردستان 24 بووی دیبێتێکی تایبەت بوو لە سەدوی کراوەی کوردستان 24 لەگەڵ بەڕێز مەلا بەختیار سیاسەتمەدار سپاس کە تا ئێستا لەگەڵمان.